والله خۆشەویستان، ئیدی باسکردنە لە ئەزمموی هونەرمەندێک هونەرمەندی میلیە و هەندێک جار نواندن دەکات. هەندێک بە قەیسەری گۆرانی ناوی دەبن، هەندێکی دیکە بە فەخامەت، هەندێکی دیکە بە زمانی تەنسیان بە زمانێکی هین پێ دەڵێن مامۆستا شیروان عەبدوڵڵا. شیروان عەبدوڵڵا ساڵانێکە لە کایەی هونەری میلیدا هەیە و لەم لاو لە زۆربەی بۆنە و یادەکانە دەنگی شیروان عەبدوڵڵایە. ئەمڕۆ دەمانوێت قسە لەبارەی ئەزمونەکەیەوە بکەین، ئەو پرسیار و سەرنج و تێبینی و گلەی و ڕەخنانەی هەیە لەسەری باس بکەین. واتە دەمانەوێت تەوەرەکە هەم پێشکەشکردنی ئەزمونەکەی بێ، هەم گەنگەشەکردن و شەن و کەوکردنی ئەو ئەزمونەی بێ کە هەندێک کەس بە ئەزمموی و هەندێک جار خۆشی دەڵێ ئەزمموێکی تاڵە، هەندێک جار دەڵێت وا هێدی بەرەو هەڵکشان دەچێ هونەرەکەی. بەیانیت باش بەخێر بێ بۆ ستۆدیۆ ڕۆژانەیە ناوتی و بەیانی کاک مەریوانیش باش. شیروان عەبدوڵڵا ئەمڕۆیە لەم بەرنامەیە تا چیزی لای چی بێ زیاتر باسی کە؟ وڵا ئەمەوێت تەرکیزم لەو پرۆگرامە بێ کە وابزانم بە پەلە خۆمامەتە کردووە، شەو بۆنەیەشی بچووکمە بوو، وابزانم تۆزێکیش هیلاشم پێوە دیارە بە هیواوی کە بتوانم خزمەت بە جۆگرانی شیروان بکەم نەبێت. هەندێک کەسی بۆی بەڕێزیش باش، هەندێک کەس دەڵێن قەیسەر، هەندێک کەس دەڵێن فەخامەت، هەندێک کەس دەڵێن مامۆستا، هەندێک کەس دەڵێن مامۆستا. تۆ کامیان زیاتر لەگەڵێ؟ من ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو عاشقانی دەنگی شیروان عەبدوڵڵا. ئیتر هەر یەکەوە ئەوە ڕێی خۆیەتی، هەڵبەت هەمووی گەورەیە بۆ من خۆشی ئەو جەماوەرە خۆشەویستەیە کە من بتوانم زیاتر خزمەتیان پێ بگەێنم. دەبا لە بە دوواداچوون و ڕاپۆرتەکەی ژاڵە محەممەدەوە بزانین شیروان عەبدوڵڵا کێ بابی نەردی. شیروان عەبدوڵڵا ئەو دەنگەی ساڵانێکە لە بواری گۆرانی میلیدا ڕێچکەیەکی تایبەت بە خۆی هەیە. لە ساڵی 1974 لە گەڕەکی کانیەسکان لە شاری سلێمانی لەدایک بووە. لە منداڵیەوە خولیای مۆسیقای کوردی و گۆرانی وتن بووە. باوکی واتە عەبدوڵڵا عوسمانی گۆرانیبێژ کە خاوەنی گۆرانی کاکی بەزازە پاڵپشتی یەکەم بووە بۆ ناوبراو. شیروان عەبدوڵڵا سەرسام بووە بە دەنگی هونەرمەندان ماملێ و حەسەن زیرەک و حەمەجەزا و کامەران عومەر. گۆرانی و بەشداری ئاهەنگە خێزانیەکان و بەشێک لە خەمەکانی ئاوێزانی یەکدی دەبن لە ژیانی ئەم هونەرمەندە میلیەدا. شیروان عەبدوڵڵا لە سەرەتاوە بە هاوکاری چەند هونەرمەندێک ڕۆڵی بینیوە لە چەند فیلمێک وەکو بۆ خۆشەویستی کە کاوە جووتیار نووسیویەتی و مەریوان ئیبراهیم کاری دەرهێنانی بۆ کردووە. تایبەتمەندی گۆرانی وتن و جوڵە و شێوازی ئاوازەکان و چڕینی وای کردووە زۆرترین بابەت لەبارەی شیروان عەبدوڵڵاوە بڵاو بێتەوە و هەندێک جار تەنز و هەندێک جاری ستایشی تێکەڵ دەبێت. کەمین ئەو پێیج و ئەکاونتانەی بە ناویەوە دانراوە. ئەمە بێجگە لەو ژمارە بێشمارەی گرتەی ڤیدیۆیی کە هەر یەکە و بە چەشنێک شیروان عەبدوڵڵای تێدا دەردەکەوێت کە هەندێک بە خەوشی ئەم هونەرمەندەوە دەزانن و هەندێکی دیکە پێیان وایە کارێکی ئاساییە هونەرمەند وەک هەر کەسێکی دیکە ژیانی ئاسایی جیا بکرێتەوە لە هونەرەکەی. زۆر کەسێکی سادەیە، زۆر خۆشەویستە لە ناو خەڵکا، هەر و سادەیەشی وای لێ کردووە کە خەڵک خۆشیان بوێ لەگەڵ هەموو کەسێکە تەعامولەکە و بەشی خۆی ناسراوە. بەڵام ئەگەر بتوانێت هەنێک کاری تر هەیە بیکەوە لەگەڵ گروپەکانە ئیشی میلی لەگەڵ چۆنڵی تیپەکانە تیپ مۆسیقای سلێمانی بتوانێت ئیش لەگەڵ ئەو گروپانەیە بکە. تقریبا گوێی لێگرم بە زۆرنا. زۆر جار لە حەفلە و لە سەیران و لە شوێنە گشتیەکانە هەمومان گوێمان لە دەنگی ئەوە. وای ڕاستەکەی گوێی لێگرین. لە ڕاستیە شیروان زۆر دەمێکەیە گۆرانی بێژە و بەڵام فترەیە دابڕۆ دوای هاتۆن. پێشنیازی تۆ چییە بۆ ئەو؟ واز لە گەعدە بێنێ تەنها بۆ حەفلاتە گەورەکان بچێت. شیرەکانی شیروان عەبدوڵڵا بەعام سەرفە بێت هەر هەمووی ئەوانەی کە لەگەڵ دووقۆڵەکانە هەیەتی هەر خۆی بەتاچی ئەم گەنجەکانی زۆری هەر شیروان عەبدوڵڵا داواکەن. زۆر کەزانێسم براکانم خۆی زۆر حەزیان لێ و گوێیشی لێگرێت. وەکو سیدی لە ناو سیارە کاتی جەژنان خەڵک گوێی لێگرێ. شیروان عەبدوڵڵا خۆی ڕای وایە ئەزمونەکان بۆ ئەوەی تیان پەڕێنن با شێوەیەک هەڵەکان دووبارە نەکەینەوە و ڕاستیەکان باشتر بکەین. هێدی ئەم ساڵانەی نزیک ڕابردوو کاری نواندن لە فیلمدا تەریب بووە لەگەڵ گۆرانی وتنیدا، بەڵام سەبارەت بە کاری کلیپکردن بۆ گۆرانیەکانی بە بەراورد بە هونەرمەندانی دیکە ژمارەیەکی کەم کلیپی هەیە و هەندێک دەستگای ڕاگەیاندن نەبێت ئەوانی دیکە کەمتر کارەکانی بڵاو دەکەنەوە کە بە وتەی خۆی ئەم مامەڵەیە لەگەڵ بەرهەمەکانی مامەڵەیەکی نادروستە و
پەرابێسخستنی هونەری شیروان عەبدوڵڵایە و گرنگیدانە بە هونەرمەندانێکی دیکە کە کاروانی هونەریان هێندەی ناوبراو دەوڵەمەند نییە. من لدواي كلا ويا كم بمالو شيت يا كم باو سهل من لدواي كلا ويا كم بمالو شيت يا كم باو سهل زرد الاختياري سوتاويش أكم بصايا وسيا برمن سيا برمن من يلدوات كلا ويا كم بمالو شيت يا كم باو سلمم زرد رختي سوتاويش أكم بصايا وسيا برمم سيا برمم غريبي كسرى دس بيرم غريبي كسرى دس بيرم تابك عاشي والنسرام نسرام بيتو سيب كمان رولا شبكة أي خوش شبيس بلا ميت يا الله ما يدوان يا يمك يا بدوانم بلا ميت يا الله ما يدوان أي ملك يا درختك ما استبي باك كان يشبد وينم اي من شيء بدوينم اي خوش شريس اي يشيش قسم امشوا بقدرم وبيك ساني دنيا بيك اسم بيك اسم ئەی یاخوا قەت بێ کەس نەبیت و یاخوا بەخێر بە جارێکتر بۆ ستۆدیۆ ڕۆژانەیە نافتی. ئەمڕۆ هونەرمەندێک میوانمانە، هونەرمەندێک زۆر جار بە تەسمیاتی جیاواز باز دەکرێت. هونەرمەندێک هێندەی باڵای خۆی و هێندەی تاڵەکانی قژی پرسیار دەکرێت. هونەرمەندێک هەر ڕیکلامێکی بۆ دەکرێت لە هەر شوێنێ دەردەکەوێت لەگەڵ گۆرانیەکانی و لەگەڵ ئەزمونونەکەی دنیا پرسیاری دیکە هەڵدەگرێت. هیوادارم ئەمڕۆ من بتوانم بەشێکی پرسیارەکانیەوە وەڵام بدەمەوە لە بەرنامەکەدا لە زاری کاک شیروانەوە و هیوادارم بەشێ لە تێبینی و سەرنج و تەنانەت ڕەخنەکانیەوەش کە هەندێکیان ڕەخنەی توندن بتوانین بەبێ ڕتوش بیگەێنینە شیروان. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. شیروان دەڵێن هەموو کەس خۆشێوێ، سپاس بخوا، بەس شیروان خۆی نەبێ، خۆی خۆش نەویستوە. بەڵە ڕاستە من هەڵبەت
من پێش بەرنامەکەش شتان قسەیەکمان لەگەڵ جەنابتا کرد وابزانم تۆزێکی لە من گەشتی بەڕێزت من لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو جۆگرانم بۆ بنەماڵم بۆ دۆست و بۆ ئازیزانم ڕاستە هەڵبەت ئەبێ ژار بەژار مەسەلەن کێشەیەکە بێ بە سەریح یعنی ڕەفیق یا مەسەلەن دڵسافی خۆم بڕوات بێ کاگاماژ یعنی ئەوەی کە جارێک پێم لە مەرحەبا مستەجار مەرحەبای لێکم یعنی تەبعم وایە وا دروست بووم و واش گەورە بووم وابزانم مەگەر خەڵەتیش نەکەیت ناگەی بەڕاستی من ڕاستە بۆ خودی خۆم زۆر زەرەرم هەبووە زەرەرم بۆ دەور و پشتم و بگرێ ئێستا بڕیاری ئەوە ماوە بەڵێنم بە ژۆگرانم ماوە کە بتوانم خزمەتیان کەم و ئەو شتانەی کە کردومەوە لە وابزانم شتێکی ئەو تۆم نەکرد بەڵام وەکو خەڵکانێک کە شیروانیان بۆ بینی بیا مەسەلەن وا باس کرابێ زۆر شتی جوانە بووە زۆر شتیش کە باس کراوە مەسەلەن جێی بڕوانە بووە بە قەناعەتەوە پێ دەڵێم من جاری وایە لە ماڵەوە دانیشتوم تەلەفۆن بۆ مەریوانی برامە تۆ بڕۆ شیروان لە فڵان شوێن لە فڵان شوێن دانیشتو لە فڵان گەڵە فڵان تەلەفۆنم واتودا من لە ماڵەوە دانیشتم و زۆر شتیش یعنی جێی گومانە بەڵام ڕاستە من لەوانەیە تووشی زۆر شدوێتم بەهۆی دڵسافی خۆمەوەی بەستەمە ناکەم کە ئیشەڵڵا پشت بەخوای گەورە کە ئەو ڕیانە نەبینەوە ئەمەوێت لەم سادە و ساکاری و لەم ئیعترافە جوانە و بوێریەوە دەستکەین بە بەرنامەکە واتە دەبێ ئەمڕۆ ڕاشکاوانە قسە بکەین زۆر بە ڕاشکاوانە هاتیتەنەوە من حەزەکەم ڕاشکاوانە قسە گوشکە ڕاشکاوانە قسە نەکەم ئازادانەش قسە نەکەم وەکو نەفسی خۆم یەکەم مرتاح نابم دووش حەزەکەم جۆگرانیشم مرتاحکەم بەڵێ کاک شیروان باسی تەلەفۆنە کردوتی تەلەفۆنەکەن بۆ براکەم زۆر کە سەڵەن کاچین بۆ جادەی پیرەمێردەمانوەیە قسە لەگەڵ کاک شیروانە بکەین ڕقم تەلەفۆنی براکەی یان بە خەڵک خۆ ژمارە مۆبایلن یا مۆبایل بەکار نایێنی من مۆبایلم هەیە بەکاریشی هێنم بەعزی حاڵەت هەبووە بەسەلەن بەکارم نێنەوە مەسەلەن بە حکمیشی لێرە ڕەزی و خۆشەویستیم لەوانەیە مەسەلەن خەڵکانێکە ببێت وەکو معجبینێک وەکو هەوادارێکی شیروان عەبدوڵڵا مەسەلەن بێ قسە لەگەڵ من ناکایە خود من بدوێنێ بەڵام بەعزی حاڵەتیشی من بەسەرم هاتۆ من جاری وە ئیشەکەم ئەوەیە لە بۆنە و لە ئەنگەکاندا مەسەلەن ناتوانم جواب بەمەوە یا مەسەلەن تەلەفۆنم بۆیە لە سەعات یعنی بەحەقت بەسەریع قسە بکەم چکە پێشتر ئەوە ئاماژەیەم کرد زاریا من ساعت دوو شەو تەلەفۆنم بۆیت بۆچی یا ساعت سێ شەو بۆ مەکان ماشینە وەز ئەچمە لای سێ شەو پێم وەز ئەچمە یا لە جمهوری بۆ حەزەکەم پێ بکەین تۆزێکیش یا ساعت دوو شەو بۆ مەکان جمهوری بەرشەلۆنیا ڕێاڵ یعنی تۆ معقول نییە سێ شەو تەلەفۆنێک لە وەز ئەچوانە بڕوات بێ ئەویان باشترە لە سێ شەو تەلەفۆنێک لە جمهوری بەرشەلۆنیا وەکو ژمارە ئەمیش من وەکو تیپی مۆسیقای شیروان من ژمارەی ئەمەم بڵاو کردەوە لە سەرەکان و لە زۆر ژمارەی خۆم وەکو هین لەبەر دەست نێنا لەوانەیە تۆزێ مبالەغە بێ بڵێم هێندەی تاڵەکانی قژت بەس گرتەی ڤیدۆیت لە ئەنتەرنێتە هەیە ئەم هەموو گەعدەیە بۆ بڵاوەکەیتەوە بۆ تۆ لە هەر شوێنێ دانشیت قبوڵەکەی خەڵک بە دەرکەوتنە جیاوازەکانێک کە هەندێک دەرکەوتنە هەیە لای من و لای بینەر و لای خەڵکی جیاواز و لای خۆشە لەوانەیە دەرکەوتنێکی شیاو نەبێت یان ئەو شوێنە شوێنی تەسویر نەبێت تۆ بۆ قبوڵەکەی هەموو گرتە ڤیدۆیت بڵاو بێت بڕوات بێ کاگامان من بە سەریع قسە بکەم یعنی ڕێزم حرمەتم بۆ ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە ئەو گرتانیان بینی ئەڵبەت من خۆم پێشتریش باسم کرد تۆ تا بە غەڵەتان نەڕۆیت ڕێی ڕاستی نادۆزیتەوە ئێستا ژەڵام کە من وەکو شیروان دواکەوتوی دڵسافی خۆم بڕوات بێ وەکو شخصیەتی خۆم چ وەکو هەڵسوکۆتم لەگەڵ خەڵکانێکە من کابرا ڕێزمێ زۆر بە حرمەتەوە ئەیڵێم دانیشتۆ زۆر لە جەنابێ پاڕاوەتەوە کە من مقامی بڵم کەچی بە شتێکی ناشیا و لێ نووسێ شیروان عەبدوڵڵا فڵان و فڵان و فڵان سەعاتێ پێشم لێم پاڕاوەتەوە کە من بتوانم مقامی بڵم یا کۆپلێ بڵم تۆ چۆن دوایی بڵاوێکی تۆ شتێکی ناشیاوی نووسیت یا ئەمە هەڵبەت زەربەیەکە بۆ من باش لە راپۆرتەکەی ژاڵە محەممەدا بینەری یەکێ بۆی نوتی باواز لە گەعدە بێنێت ولا چەندین پرسیاری دیکە کە دەمێت ئاماژەیواز لە گەعدە و دانیشتنەکان من زۆرم حەز لەوەیە کە لەو پرسیارە کە پێم بەڵێن باواز لە گەعدەنانێ من وەکو خودی شیروان عەبدوڵڵای گەڕێنەوە بۆ کەناڵەکان من ئەمڕۆ گەنجانێک کە هەواداری شیروانن بۆ نمونە
باسی خوێنکارەکانمانەکەم بەڵێ ئەمڕۆ حەزەکات لە نزیکەوە دائنیشن یا مەسەلەن بۆ نمونە بە حەقت باس بە سریع باسیکەین گەعدەیەکە کرێت دانیشتنێکە کرێت کۆڕووکۆبوونێکە کرێت بە 10 گەڵا بە 12 گەڵا بە 15 گەڵا بە 5 گەڵا من دانیشتم لەگەڵ تەلەبەکانە تەعاملم وایە ئەڵێم 4 گەڵا ئەڵێ تەلەبەین ئێمەیەشی 50 حەزەکە لە نزیکەوە خودی شیروان عەبدوڵڵا بینیژنا پێویستی بۆ نییە ئەتوانێت شریتەکەم کڕێ لە بازار و سەیریکە ئەمەی من ئەگەڕێنمەوە بۆ کەناڵەکان من ئەگەر 4 کلیپی باشم هەبێ ڕێزم هەیە لەوانەیە گۆرانی مابێ بە زۆر هونەرمەند لەوانەیە بڵم ساحەبی 200 گۆرانی خۆمم ساحەبی 20 هۆنراوی خۆم بم هیچم پێ نەبێ 8 گۆرانی باشم پێ بۆ خۆم بۆ سەرجەم کەناڵەکان بەگشتی کەناڵەکان ڕێزم هەیە کابرایەک ئەوستش باسم کرد پێشەوەش کابرایەک ڕێزمێ من باسی ئەو ناکەم هەمومان کوردی نەمە زۆر جار شتە دووبارا بێتەوە ڕێزم هەیە ئەوستا زۆر جار دووبارا بێتەوە کوردستانی ئەوێ کوردستانی ئەوە بەڵام ئێمە کە ئەچین بۆ لای ئەوە ئێمە خزمەت ناکەن ئێمە دڵی دوور دەرمانە خزمەتی ئەوانەکەین دەمەوێت کورت و بەرنامەیان بۆ کرێ ئیشیان بۆ کرێ دەرمانشی بەشمان زۆر زۆرە باش هەرشیوان نییە زۆرن دەمەوێت کورت و پوخت وەڵامەکان زۆرترین پرسیار هەیە و زۆرترین قسە بکەین واتە کەناڵەکان بابەتی تۆ دانابەزێن بۆ یەکعاداکەی من بەڵێ یان نەخێر بەڵێ باش کەناڵەکانیش دەڵێن منیش وەکو خۆم گلەی خۆشەڵەکانیش دەڵێن شیروان هەر ڕۆژە و لە شوێنێ دەرەکەیە هەر ڕۆژە و بەڕەنگێ دەرەکەی بۆیە دانابەزێن من باشترین مادەم کردیانی من ئەمڕۆ ڕێزم ئێستا فیوا پێیا بۆ لەم کوردستانەیە لە شاری سلێمانەیە بە تایبەتیانی کە بە من ئەڵێت ئەمڕۆ مادەیەک بۆ تۆکەم بەس سوورەکەی بۆ کەم بە 25 گەڵا من تازە ئیشم بۆ نەماوە کە خەڵک شیروان عەبدوڵڵا بناسێ بەڵێ تێگەی من ڕۆژێ لە ڕۆژان خواخوام بوو لەگەڵ هونەرمەند لەگەڵ سامان عومەر لەگەڵ کامەرا عومەر ببوورە لەگەڵ نەریمان وەستام سڕامە تۆ لەگەڵانەوتومە خواخوامە ڕۆژێ لە ڕۆژان خەڵک بڵۆ شیروان عەبدوڵڵایە بەڵام ئێستا وام لێتۆ لەگەڵ خانەوادەی خۆمان لەگەڵ خێزانی خۆمان زۆر شوێن یعنی بە ئاواتۆم ڕۆژێ لە ڕۆژان مەسەلەن ڕیکلامی شافیلانە بینم پارتی ئازادیە بینم فڵاش بینم لێمان حرام کراوە بازی شوێن جانان خاخوام ئەوە زۆر خەڵک بەرەو پیرتەچێ بەڵێ بەڵام تۆ خزمەتی ئەو کەسەکە ناکەی کە ئەمڕۆ کە خەڵک بەرەو پیریە من ئەگەر ئەمڕۆ باسی ئەوە ناکەم من ئەگەر ئەمڕۆ من باسی ئەوە ناکەم بڵێم خۆم هەڵکەشم لە بوارەکەی خۆمان چکە ئینسانێک کە ئیشی لە هەج بوارێکا کرد خەڵک باسیکانە خودی خۆی من لێرەوە چاوی هەموو ژمورەکانە مازەکەم و بەهۆی ئەوانی شەو کە توانیمە تا ئێستا بەردەوام بم دەبێت لە گۆرانی دوور کەوتوبوومەوە هەموو ڕۆژێکیش بە دڵنیایەوە پێ دەڵێم باسی ئەوە ناکەم وەسی خۆم بکەم ئەگەر هەز ڕۆژێک کامێرەیەک لەسەر شیروان عەبدوڵڵا دانێن هەموو ڕۆژێ ڕسم لەگەڵانەی لە من ناڕۆمەوە بۆ ماڵەوە بەڵێ کاک شیروان بەڵام تۆ وەکو ئەوەی کە ئەوەنە هەوادارت هەیە توانی لە هۆڵێکە ئاهەنگێک ساز بکەیت و بە بلیت هەوادارەکانی بێن لە نزیکەوە تۆ ببینن چ پێویست نابێت وەزارەتێک و نابێت ئەوانەی کە هاوکاری هونەرمەندانن ئەوانەی کە لە ئەوروپاوەیەنەوە لێرە خزمەتەکرێن ئەوانەی کە لە کوردستانی ئێرانەوەیان لێرە خزمەتەکرێن ئەی نابێت دەور و پشتەکە منیش بڵبانکە کەناڵەکانمان ڕسمی بووە هەموو کەناڵەکان بەگشتی تۆ لەبەر خۆشەویستی هەوادارانە ئەتوانی تۆ خۆ یەکەم جار دەست پێش خەریک من بەتەنیا من لە ساڵی 95 کاگەمە زۆر لە نزیکەوە لەوانەیە شاید حاڵی ئەمە بێ تێکەڵمان بوو بێت من لە ساڵی 95 تەجیلی ئاکان بردوتەوە ماڵە خۆم تەجیلاتم کردو گۆرانی کشانی گەڕەکەم بە شاری سلێمانی ناسانوە خۆم ئەم ڕۆژێ تەجیلاتم کردو ئێستاش بە من ناکرێ 25 گەڵا بە مادێ تەرخانیکەم ئەچینە ئەمەیە ئەمڕۆ تەرخانکەین بۆ گفتوگۆ و بۆ بەرهەمیش با بچینە لای بەرهەمێکی تر ببوورە ئەو گۆرانی پێشتر مقامی هومایان بوو ئاماژەم پێنەیە هۆنراوی کاک ئەحمەد محەممەد بوو لە ڕێی کاک نەریمان عومەرە وەرم گرتبوو دەستخۆشی لە یەکەم و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەم گۆرانیەش گۆرانی ئەوا دیسان شەواتەوە ئاوازی خۆمە لە هۆنراوی کاک لێر محەممەدا لێرە ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆی ئەوا دیسان شەوهاتەوە بۆ بۆرە قرار بوو کچانی گەڕکمان بڵێ ئەوتمان بەخوا کچانی گەڕکمان بۆ بڵێ ئەوە خڕنگەی بێری ئەوە لاخیرەوەڵێ بەڵێ باش بە چاوان بە چاوان ئەو شتێک بوو بە داڵخۆ بە خەیاڵ خۆم نووسیم باش گوێگریشی باشیە بوو جەنابەشی زۆر باش لە ئەوە نییە باسم کرد من هەموو کاری هونەرمەندەکانم لە یادە ناچارم لەبەرەی کارەکەمەوەیە سەرکەوتوو بوون
گەڕک ئەوانە دەمە کرد بازم ئەی کچانی گەڕک ئەوانە دەمە کرد بازم لەگەڵ کوڕانی گەڕک بۆ زەوەندە چەو بازن ماشەڵا عینم بازم کاتیە دیانە بەردرگا زەمیە مووەم دەکەن کاتیە دیانە بەردرگا زەمیە مووەم دەکەن کاتیە دیانە بەرەو ڕوو ماشەڵامەتیانەکەن ماشەڵامەتیانەکەن ئای کچانی گەڕک ئەوەنە دەمە کرد بازم ئای کچانی گەڕک ئەوەنە دەمە کرد بازم لەگەڵ کوڕانی گەڕک بۆ زۆندە چەو بازم ماشەڵا عینم بازم کاتیە دیانە بەردرگا نازەکەن بەڕێگاوە کاتیە دیانە بەردرگا نازەکەن بەڕێگاوە تەسریحەی فرمنواری لەسەر پشتانداناوە خواکی فرنابێ لای خواورێ بدەن بۆ دواوە خواکی فرنابێ لای خواورێ بدەن بۆ دواوە ئای کچانی گەڕک ئەوەنە دەمە کرد بازم ئای کچانی گەڕک ئەوەنە دەمە کرد بازم لەگەڵ کوڕانی گەڕک بۆ زۆندە چەو بازم ماشەڵا عینم بازم بخرامة بالنواندا أي كساني قرق دل رقمة بالنواندا لنا وكساني قرقي وما لا قرنقا لنا وكساني قرقي وما لا قرنقا أي كساني قرق أول دم كربازم أي كساني قرق أول دم كربازم لقى القرآن قرق وجون صوبازم ما صناعي بازم دەم خۆش دەست خۆش دەست خۆش زۆر سپاس خۆش بێ کاک شیروان لەگەڵ هونەرمەندەکانی چرا پەیوەندی و چۆنە کێن ئەوانی کە زیاتر پەیوەندیان لەگەڵ شیروانە هەیە من لەگەڵ ئەوەی کە یەکمان ناسیبێ و ئەوەی کە 25 ساڵ و 20 ساڵ و پێشێکتریمان ناسیبێ ئێستش بینم هەیە لەگەڵانە دڵم لە هیچیان نەئێشاوە و هەمووشمان بەیمان خۆشەوە و ڕێز و حرمەتیشم بۆ سەرجەم هونەرمەندان بەگشتی باش ژمارەیەکی بێشومار فەیسبوک هەیە بە ناوی مامۆستا شیروان عەبدوڵڵا مامۆستا شیروان عەبدوڵڵا هەوادارانی شیروان عەبدوڵڵا شیروان عەبدوڵڵا و شتی تر یەک دنیا هەیە ئەرێ تۆ خۆ کام پەیزەت هەیە هیچیان وەڵای منیش لەمە خێرا بە مەریوانی برام بوو بە ناوی ستودیۆ شیروانەوە دای بەزێنێ من لێرە واڵێم ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ ئەو بەڕێز و خۆشەویستانە ئەگەر لە خۆشەویستی شیروانە نابێت کارێ بکەن کە دڵی خەڵک لە من بێشێ و ناڕزایی بەرامبەرم دەربڕن ئیهانەکردنی خەڵکی و جنێودان بە خەڵکی وابزانم شتێکی باش نییە شتێکی شیاو نییە هەڵبەت ڕێزی منی لایە وەکو شیروان عەبدوڵڵا وەکو مامۆستا شیروان عەبدوڵڵا وەکو زۆر ناو دەردی جەنابێ باست کرد بۆ سیواش بەکاری بێنم من لاریم لێ نییە بەڵام وەکو خودی خۆم وەکو شیروان عەبدوڵڵا لێرەوە من خۆم ساحەبی نە فەیسبووکم نە هیچ پێیجێکیش تەنها ئەویش بۆ گلەوی گازندەی خەڵکی کە زۆر کەس بە هەڵە لە من گەیشت بوو من بە مەریوانی برام وتووە بە ناوی ستودیۆ شیروان دای بەزانوە هیچی تر باش بەقەر ئەوەی کە خەڵک دامان بەزان و چاوپێکەوتن لەگەڵ شیروان عەبدوڵڵا یەکەین بەقەت ئەوەی دەستخۆشی کردووە بەقەت ئەوە ژەڵێ چاوپێکوتنی لەگەڵ ئامەکە هەر کەس ڕێی خۆت ئەمڕۆ هەستەکەی ئێمە لە چێواتوە ئەمڕۆ من ئەزمموی ڕابردووی توێ نامێت کاگەماز ببوورە ڕێزی بۆ قسەکەی جەنابێ بۆ ئەو بەڕێزانەش ئەمڕۆ تۆ ئەگەر باسی سەرۆکەکانیشمان بکەین بەعام ئەگەر باسی هونەرمەند بکەین لەسەر ئەمڕۆ هەموو کەسێک شیروان عەبدوڵڵای خۆش نایە
هەموو کەسێکی گتری خۆش ناوێ هەموو کەسێک فڵانی خۆش ناوێ ئەمڕۆ وایە ئەمڕۆ ڕێزمەیتر خەڵکانێکی بیرکردنەوەی وایە یعنی من ئەگەر حەزم بۆ نمونە با باسی گۆرانی بێژێکی ناو خۆمان نەکەین من ئەگەر ئەمڕۆ جێگەری مۆین ئەسفەهانی بم تۆ ئیهانەم بە برایم تازی ساز دەکەیت یعنی ئەم فکرەی ئێمە وابی دەکەینەوە یعنی من ئەمڕۆ کابرایەک ئەمڕۆ عاشقی دەنگی گۆرانی ئەنزیباتە حەزی لە کاروانە حەزی لە شیروان نییە من ئیهانی ناکەم سوێ پێنان و من سپاس بۆ خوای گەورە زۆر بە دڵنیایی بە تاکیدیشەوە ئێڵێم زۆر لێرەوە بە دەنگیشی دلێرە ئێڵێم خەڵکانێکم هەیە و جەماوەرێکم هەیە کە من بێ ئاگام کە خوان دیفاعم لێ بکەن و کە ئیهانی خەڵکەنە سەرم وە دڵی خەڵکیش نائێشێنم خەڵکێکی شەیەڵێ دەڵێت هەر جارە و گۆرانی بەسەر حیز بێ سەرکردەیەکە دەڵێت من و بەشێ لەمانەش دەڵێن ئۆتۆمبیلی وەرگرتووە لە ماوەی ڕابردووە من ئۆتۆمبیلم وەرنەگرتووە ئەگەر وەی شێگرم بە حەقێکی خۆم ێزانم یعنی وەکو شیروان من لە ساڵی 95 لەبەر مەڵبەندی شاری سلێمانیا گۆرانیڵم و هەواداری یەشێتیم بەڵام من وەکو حیزبەکان هەمووی بەعام داوت کراوم بەڵام وەکو خودی حیزبێک من بچم گۆرانی بە وڵم نەخێر لە ماوەی ڕابردووە وتیان ئۆتۆمبیل لە دووەرگرتووە من ئۆتۆمبیلم وەرنەگرتووە بڕیاری زۆرشم پێدا بەڵام ڕێزمەیە خەڵکانێکی ژە بووە زۆر لە من باشتر ئۆتۆمبیلێکی وەرگرتووە و پارچە زەویشی وەرگرتووە و سودمان بیش بووە ئەمڕۆ زەمی حیزبەکەی کات وەرت گرتوویان وەرە نەگرتووە وەرم نەگرتووە ئەمە قسەی خەڵکە بەڵام 4-5 بەڵام من وام هاتواتومەتە ئەوەی ئەگەر وەری شکل مقابلمە یعنی وام لاتەوە بێ بڵم یعنی ئەوە پرسیار بێ بڵێ بڵم بەرەم گرتووە بەس چەند ڕۆژێ پێش ئێستا تۆ بە منە دوورم گرتووە وەرم نەگرتووە من قەولم پێدراوە کە وەریگرم ئۆتۆمبیل چ جۆرێک نازانم ئەخر چی لەوانەیە دیاری وەزارەتی ڕۆشنبیری بێ لەوانەیە دیاری شخصێک بۆ شیروان عەبدوڵڵا لەوانەیە دیاری چوار برادری خۆشەویستی خۆم بێ زۆر وعدم پێدا زۆر کەس لە ئێمە وعدیشتی پێدرێ یان حیزب و سەرکردەیەک ناوەکو حیزب و سەرکردە وعدم پێ نەدراوە بەڵام وەکو ئاماژەشم پێ کرد زۆر لە من هەبووە ئاشناش نییە بەم شارە غەریبیشە لە زەوی لە زۆر شت یا هەڵی خۆشمان ئەمڕۆ ئیهانی حیزبەکەی خۆیەکە من وەکو خۆم موڵکی میلەتم بەڵام وەکو هەواداری یەکێتیم بەڵێ گۆرانی وتە بەڵام منەشم بۆ هەموو حیزبێ من لە ساڵی 95 گۆرانی وتۆ بەڵێ گۆرانی بۆ حیزبی شوعی وتۆ گۆرانی بۆ پارتی وتۆ گۆرانی بۆ بەڵام وەکو وینێک وەکو داوەتنامەیەک من مەواتە منەشم گۆرانی بەسەر سەرکردەیەک بڵم من ئەمڕۆ گۆرانێکەڵم تر هەیە کەوتر ڕێی خۆیەتی ئەمڕۆ من ئازادم تۆ جەنابێ ئازادی دە و ئازادە بەڵێ کاک شیروان وتە هەواداری یەکێتیم لە یەکێ لە گۆرانیەکان تاڵی باوکم ناوی منی ناوە نەوشیروان لەسەر ناوی کاک نەوشیروان من ئەوشتا من پێ دەڵم پێشتر ئێمە باسی شتێکمان کرد گرتەیەکی ڤیدۆیە ئەوە ئەوشتا کە بڵاو بۆ مەسەلەن ئینسان هەموو پێم وتی من بەسەراحەت باسی کەم شتەکە نەشارمەوە من وەکو کحولم خواردەوە من لەوێ یعنی تۆ ئەمڕۆ کابرای ئەمڕۆ بۆ من ئەمڕۆ پێ دەڵێم بەڵێ بە خەڵەت هاتوو من بەڵام ئەمڕۆ شێ ئەمڕۆ ژێکێتی و ئەمڕۆژ گۆران و خەڵکی شارەکەی منن هەڵقوڵاوی یەکن بەڵام من ئەگەر بێتە سەرەوە من ئەمڕۆ گۆرانی بۆ حیزبی بەعز نەوتووە باش هەر بۆ کورد وتووە گۆرانی بۆ کورد وتووە دەچینە لای بەرهەمێکی تر بۆی گۆرانی هەر بۆ کورد بڵێ ئەو گرتەیەش ببوورە ئەو گرتەیەش کە هین بۆ من لەگەڵ مەجموعەیەکی خۆشەویستی وەرزشەوانە چوون بۆ یاری خۆشەویستەکانی من ئەوانێتر کە من گۆرانی بۆ تۆ ئەمڕۆ سەفرەیەک بکەین لەوانەیە سوبعەتمان هەیە مناقەشەمان هەیە من پێ دەڵێم لێت ئەپارێتەوە من بە دەلیلەوە پێ دەڵێم بەیانی بە شتێکی ناشیا بڵایە کاتەوە تا ئەمڕۆ تۆ پیشانی ئەیت با بچینە لای گرتەیەکی با بچین لای گۆرانێکی تر بسيادي يبتيا مقو وكسي بسيادي يبتيا مقو يوم سيما اشترى بريف وكسي نكاي بسيادي يبتيا بقاي اليوم سيما سنبرهم وسويستي صوت هدوم وقتها انا وقلبك تواني مني تاخد فيري ما تذكردو اين زاوني كدبينا ضلوس وسبردو تواني مني دسوني تواني مني دستم اليوم يتوانا توان بارتواني يمزيز مبا
لێوی تۆیە دەسواڵە ئەوە دیسان شەوەتا بۆ خەموو فێر هێزکەکانێم ئەوە دیسان شەوەتا بۆ خەموو فێر هێزکەکانێم دەروونێم پێ ڕێلەیەش و بەسۆیە زارەکانێم سواني بكنينو مني جاتوي خيالاكا توكوكي شفشايان من دركيراو لمالاكا توكوكي شفشايان من دركيراو لمالاكا شوتا وخمو في مسكك دروني في رلي شوا وسويا زاركاني دستي خايا أني معنا سجنات أموشاي دستي خايا أني معنا سجنات هبياني يقل مايا يقشاي ورد شارمي هبياني لقل مايا يقشاي ورد شارمي عشقني سرساني كيردوما هات وتناخي الموايا بالي ندمي لدواي هيج قادر راوي كان محمد ولا اوازي خمو بهواي بضلي وبرز خوشي صاني بضلي واش بهدر لا خوشي دەست خۆشی لەکەین کاک شیروان لەگەڵ بانکەشەی هەڵبژاردنە زۆری هەوادارەکانە لە سۆڕە کۆمەڵایەتەکان بڵاویان کردوێتەوە ئەگەر کاک شیروان خۆی کاندید بکە بۆ پەرلەمان ئێمە بەبێ بەرامبەر ڕیکلام و شتی بۆکەین تۆ ڕۆژێ لە ڕۆژان بیر لەوە ینی بە حەقەت باسی کەم لەگەڵ خێزان ما وتی خۆت کاندید کردو من نەمزانی بێ توشتی وا ئەبێ بیرە لەوە کردوەوە ڕۆژێ خۆ کاندیدکەی ترەوە ڕای خەڵکە نەخێر یعنی خۆت کاندید ناکە هیچ وەختێ من ئەو خزمەتە بە من ناکرێ متوانم خزمەتی هونەرەکەی خۆمکەم لەگەڵ یا بەردەوام بیت تا بزای نەگەینە شوێ ئینشەڵڵا لەرەو ڕێزی خۆشەویستیم بۆ خۆشەویستانە بۆ هەموو لایەکیان ینی ئیتر هەر یەکەوە بە زۆرێک
شیروان عەبدوڵڵا ئەو بابەتانەی کە دەڵێ هەڵە بوو غەڵەت بوو دڵپاچی خۆم بوو ئەوانەی تێپەڕان لێرەوە هەمیشە وسلوی بەرنامەکەمان وایە بەرنامێکی ڕاشکاوانەیە جیاواز لە بەرنامەکانی دیکە دەمانوێت بچینە سەر ویل ئەوەی کە پرسیارەکەین ئەساسەوە لە کاکڵەکە پرسیارکەین دەیەوێ هەڵانە دووبارە نەکاتەوە جارێک پشت بەخوای گەورە بەڵێنێم لێرە بۆ جمهورەکانم بە ئێوەی ئازیزیش بەڵام من وەکو خۆم دەردی خۆ دوتت بە دەردی کوردەواری با لە بنی هەمانەکە بین یعنی من ئینسانێکم بەڵێ ئێستا ئەمڕۆ تۆ گەرم شارە بڕەوە ڕۆژی جومعە نەگەڕەمەوە خەڵک لە سەفرە و لە ئەزمەر و لە زیتەک و لە سەیرانگەکان نەگەڕێتەوە لە سەتانەوەی بۆنی مەشروبی لێ بەڵام من هەڵبەت نەمزانیەوە بەکاری بێنم لەبەرەوە هەر بەکاری نایەن واتە ئیدی ئەو وێنانەی کە دابەزیوە لە فەیسبوک لە شوێنەکاندا دەبەزێ هەر جارە و شیروان لە شوێنێ هەر جارە و بە جۆرێکی جیاواز ئەمانە تێپەڕێنێ و بەڵێنە و لەگەڵ بینەرەکانی بەڵێنەوە لێرەشەوە لەم کەناڵە جوانەوە دەمەوێت پرسیاری دیکە نەکەم چونکە لەو بەڵێنە کۆتایی بێ بەرنامەکە جێگەی خۆشحاڵی و شانازیە بە من ڕێرەوە کاکەمان قسەکەم تاوکەم جێگەی خۆشحاڵی و شانازیە بۆ بەرنامەکە کە وا کاریگەری هەبێت لەسەر هونەرمەندێک کە ئیدی قۆناغی ڕابردووی خۆی تێپەڕێنێ و لەم مینبەرەوە بەڵێندا بە بینەرەکانی بە گوێگرەکانی بە هاوادارانی ئەزمموی ڕابردووی ئەگەر چاکەگەر خراپەکانی تێپەڕێنێ دەچینە لە دوای بەرهەم کە مەبەستمەوەی دوا بەرهەم کە خرنگەی بەڵێ بەڵێ بەنسبەت هەڵەکانی منەوە مەسەلەن دۆستان و عزیزان ئەوانەی کە عاشقی شیروان عەبدوڵڵا هەڵبەت پێیان ناخۆشە ئەوانەی کە بە من ئەڵێن لێمە پرسنەوە پێیان ناخۆشە بەڵام وەکو باسی لایانی حیزبیشمان کرد من لێرەوە چای هەموو هەوادارانم ماژەکەم لەوانەیە ڕووەکەمە زۆر سنتەرەکان بۆنم نەچمە ئارۆ و شیروان عەبدوڵڵا وەکو حیزب خەڵک گوێ لێ ناگرێ سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ هەوادارانم بەعام لە هەموو حیزبێک باس دەکەم دوای قوڕژی کەوتون بەزیان لە دەنگێت تێژناوەکو حیزب دوای ئەوە نەکەوتۆکە من ئەمڕۆ گۆرانی بۆ ئەو لایەناڵم بۆ ئەوی بڵم بۆ ئەوی بڵم ئەو دڵگران بێت و ئەو دڵان جارێکی تر بەخێربەی سپاس بۆ ئەوەی کە ڕاشکاوانە ئەمڕۆ لە بەرنامەکەدا ڕاشکاوانە پەنجەت قسە سەربینەکان سپاس بۆ کاک مەریوان کامڕۆ نەویست لە بەرنامەکەدا قسە بکە هێندەی هەر هاوکار بێ لەگەڵ کاک شیروان لە ژەندنی ئامێرەکەی فەرموودووە گۆرانی خنەگەی بێری من نییە وڵچی منیش نییە بەڵێ من لە کوردستانی ئێرانەوە لە یەک دوو هاوڕێم لە کاکە نێریمانەوە جۆم لێ بووە بەڵام وەکو ئاشنابوون بە خەڵکی سلێمانی و کە گەنج و کە من خۆشحاڵیە بۆ من مناڵێکی 3 ساڵ کە حەزی لەو گۆرانەیە لە سلێمانیا کە بۆ مێنە ڕۆژانەی بینم کە حەزی لەمڕۆ لە ناو گەنجاباوە لە گۆرانەکە بۆ تامەکارێنم بە دواوی لە خۆشییان هەل لەو ئەوەکە باش فەرموو من لێرەوە دەبێت خواحافیزی لە بینەرەکان بکەم ئەزیزانم لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی ڕۆژانەی NRT دوای ئەو بەرهەمەی شیروان عەبدوڵڵا هیوادارین توانی بێتمان لە بەرنامەکەدا ڕاشکاوانە بۆ ئێوە بدوین و پرسیارەکانی ئێوەمان گەیاند بێ هەندێکی چونکە هەزاران پرسیار هاتووە سپاس بۆ سەرنج و تێبینەکانتان لە ڕێی پیجی ڕۆژانەی NRT یان ئامان جوابانی ئەگەر بیگەێنە دەستمان هەر بەرهەمێک لەم بەرنامەیەدا بڕات لە پیجی ڕۆژانەی NRT کە کاک خوبەی بوو برادرانی ئینجست هاوکاریمان دەکەن دەتوانن بیبین و تا بەرنامەی ئایندە دوایەوە بەرهەمە کاتێکی شات لە خۆشیابوون و دەست و شاوی و خۆش بێ و سەرکەوتون و سەرکەوتن ئینشەڵڵا الله الله يا هركتانا لقرن قيبيني بيري الله الله يا هركتانا لبرد رقال ماضية لا 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 لنا عودي من شي وانا قرب يوانا لنا عودي من شي وانا قرب يوانا مالباري أبواري بلا منايا يسقاس بازي بحال منايا لقرن قيبي بيري الله الله يا كتانا لقرن قيبي بيري الله الله يا كتانا لبرد رقاي ماضي لا 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 دانا لنا عودي من شي
وانا قربيا خاجوانكي يكور دوسانم خجيانا يلم أراني جيانم خجيانا يلم أراني جيانم ذكرني جايبيني ميري الله الله يا كتانا ذكرني جايبيني ميري الله الله يا كتانا دبردني جاي مالي يا لا 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 دانا دانا عودي من شي وانا قربي وانا دانا عودي من شي وانا قربي وانا بسوانا مدي سربيني موا ويارنا يا باسينا ويارنا يا باسينا جايبين بيري الله الله يا كتانا ليلة 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 كروني قلبي الله الله يا كتانا جبر درجاي مالي يا لا 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 انا دناوي من شي وانا قربي وانا دناوي من شي وانا قربي وانا